حەیرانیش شتێکی گەلە غەریبە عیسان دری پێکرێتەوە. حەسەن سیساوەی گەنجینەی حەیران و لاوچی کوردی ئەو مرۆڤە سادەیەی نیو سەدە لە تەمەنی خۆی لە ڕێگای خزمەتکردن بە هونەری کوردی تەرخان کرد. سیساوەی لە کاتێکدا خوێندەواری نەبووە، بەڵام بە سەدان بەرهەمی لە بواری حەیران و لاوک و لاوانەوە هەیە، بەشێک لە بەرهەمەکانی تا ئێستا بڵاو نەکراونەتەوە. ئەمن لە خۆڕاوەتی بکە بالە چێلێ تویستانە بێدا بێمە خوارێ بەرابەری گەردە ڕوان دزیە. بەهۆی کۆنەکردنەوەی بەرهەمەکانی نازاندرێ خاوەنی چەند بەرهەمە ئەرشیفە هونەریەکانیشی لە لێواری لەناو چوونن. چێلێ تویستانە مێرگە چەکۆی سێخمە مودیا. نە لە پێش خۆی حەیران بێژ و لاوک بێژ و هونەرمەند و ئەوانەی تیادا هەبوو بە تایبەت لە بواری حەیران وەنە لە سەردەمی خۆشی وەنە لە دوای خۆشی ئەبی، واتە شتێک نییە جێماوی میراتی کەسێک بی لەوێ بۆی ماویتەوە، واتە حەسەن سیساوەی خۆی گۆچانی دەستی خۆی بۆ خۆی هێزی خۆی بووە، ئەمەیان کە زۆر گرنگە. لە سالیادیش بە دێڕێک وەزارەتی ڕۆشنبیری بەداخەوە سالیادی ئەم هونەرمەندە مەزنەی نەکردەوە. سەرڕای ئەوەش بێنازی گۆڕەکرێ وەزارەتی ڕۆشنبیری بیر لەوە بکاتەوە کە شوێنی حەسەن سیساوەی لە هەفتاکانی سەدەی ڕابردوو بکرێت بە مۆزەخانە. گوتی حەسەن برا لە بەتەمامە سارە بچمە. حەسەن سیساوەیی هەر لە تەمەنی 14 ساڵیەوە خولای هونەر و حەیران و لاوچی کوردی دەبێت. یەکەم بەرهەمی تۆمارکراوی سیساوەیی لە ساڵی 1955 لە ئێزگەی بەغدا بووە. دوای بڵاوبوونەوەی ئەو بەرهەمەی زیاتر دەناسرێت و دەبێتە خاوەنی هەوادار و گوێگرێکی زۆر. یەکێک بە لەو هونەرمەندە ملیانەی تێکستی بۆ چەندان لاوک داناوە، بەشێکیان لە چیرۆکی ڕاستەقینە پێک هاتوون و تێکەڵ بە چیرۆکی ئەفسانەی کوردی کردووە. ئەجا بەیانی دابوو لەدابوو وەختی تریکەیە دارکەرا وەختی دەنجەبل هەلەخ نەمەبوو حتا بۆ دوای بۆ دوایکە ئەتوە هەولێری لە هەولێر سیاری لێدا لە سیارە لێدانەکەی لە قاچیشکە ئەڕان وەلا هاتۆ لەک نەمەبوو ئەم بەخێوە خزمەت مەکە تا هەمرێ خوای کرد. هەسمەرەگە لە پاشی من هاتی لە بم خوازم بەرە لە پاشی مامەری کووابی. حەسەن ڕەسوڵ ناسراو بە حەسەن سیساوەی لە ساڵی 1912 لە گوندی ئاریسرکی دەشتی هەریر لەدایک بووە. زۆربەی تەمەنی لە گوندی سیساوە بەسەر بردووە. لە ژیانی خۆی پرۆسەی هاوسەرگیری ئەنجام نەداوە. سیساوەی لە ساڵی 2004 تووشی ڕووداوی هاتوو چۆ دەبێت. کاریگەری ڕووداوەکە و هەڵکشانی تەمەنی وای لێ دەکات لە حەیران وتن دوور بکەوێتەوە. تا لە دەی کانونی دووەمی 2015 لە نەحی باسوورمەی سەر بە قەزای شەقڵاوە ماڵ ئاوایی لە هەوادار و هونەری کوردی دەکات. هەواداران و کەسوکاری و خوازیار بوون گەڵکۆی ئەو هونەرمەندە بکرابایە بە شوێنێکی کۆکردنەوەی ئەرشیفەکانی خۆی و هونەرمەندانی هاوشێوەی. حەسەن سیساوەی ناوێکی ناسراوی نێو هونەر و حەیران و لاوچی کوردی. زیاتر لە 50 ساڵی تەمەنی لە خزمەتی هونەری کوردی سەرف کرد. دوای 7 ساڵ لە کۆچی دوایی کەسوکارەکەی داواکارن لە وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان بەرهەمە بڵاو نەکراوەکانی لە فەوتان بپارێزن. اسماعیل عوسمان، کورسات نیوز، ناحیەی باسوورمە.